وديتان لناوف فيلم سبارتاكوس كراسل كرو غلادياتور كراسل كرو بازيكا وقتي بناو ماكسيموس بعنوان بردتي نيناو أريناي الروم
کە لەگەڵ گلادیاتۆرەکانتر ئەیان هەنێرنە شەڕکەرەکانتر مەکسیمۆس هەڵەگەڕێتەوە ئێژێ کام لە ئێوەمانان تەجروبەیە ناوە ئەرتەشتان بووگە چون ئەزانێت ئەوانەی کە بەرەڕوویان تێن و ئەڕاوبە سەوارانە ئیتیوپیاین بە هەبوونە شتێکی تێژ وەکو شمشێر بەقەی چرخ ئەڕاوەکانیان ئەیان قرتێنن ئەزانێت کە بە هاوکاریکردن و گرتنە ئارایشە نظامی ئەتوانێت لە ئەستۆی ئەمانە بەربێت بەڵام ئەگەر بە شێوەی تاکە کەسی ڕوبەڕوو بوێتەوە دۆڕیاگن و باختگیانە ئەو کە ژێنەراڵە جەنگ بووگە لە مەیدانە گلادیاتۆرە دیسانەوە لەو لەحزە و لە ئەو تەشخیسە و لە ئەو ئارایشە نظامیە کە ئەیدات تەبدیلە بە ژێنەراڵە گلادیاتۆرەکانە بێ سەحنەیەک لە نەمایش جەنگ و حەیرەتێک لە نەمایش جەنگ دروست ئەکات کە تەمامە تەماشاچیانە ئارینای ڕۆم بە چەپڵێدێدان و هوراکێشان استقباڵی لێکەن ئەمە سلسلە دیبێتەکانە ئایینە کوردانە دیتان کە بە بەزمە جەنگ دەسەن پێکرد بە بەزمە چەپیە هەڵپەڕینە ئارایشە بەر لە مەیدانە نەبەرد دەسم پێ کرد ئەمان مەیدانە نەبەرد و مەیدانە جەنگ کۆمەڵی تەمهیداتی گەرەکە کە ئێستا لەسەری ئەدوین هەروە چۆن ژێنەراڵێک سەردارێک بەر لەوەی کە دەرگیر بوون ئارایشێک ئەدا بە سپاکەی سەربازەکانی فەرماندەهەکانی تا ئامادەیان کات و نەتیجەیە سەرکەوتووبوون لە جەنگ بەدەستێرێت خۆ سەرەتا با لەگرا ئاماژە پێ بکەین کە ئێمە لەسەر مەغڵەتەیە دزینە بەهاو ئەرزشەکان ئەم وانە ئەگێڕین مەغڵەتەی دزینە بەهاو ئەرزشەکان ئەم مەغڵەتە لە ناوە مغاڵەتاتە منتەقیان نییە و ئەمە مەغڵەتەیەکە کە لە ڕوبەڕووبوونەوەی ئینسانە کوردی جەهانە کوردی تەکە جەهانە ئینقیادە دەستکردا دراوێشتەی ئەکاوە ئێستا وەکو یەکێک لە وانەکانە ئارایشە جەنگ و یەکێک لە ئەسڵی تەرین وانەکانە ئارایشە جەنگ لەگرا هەم پێناسەی ئەکا هەم شرۆڤەی ئەکا و هەم چۆنیەتی بەکارهێنانی تەیە ساڵان ڕابردوو لەلایەنە یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بازەکە کەواتە مەغڵەتەیە دزینە بەهاو فەزیلەتەکان و ئەمە مەبەست لەمە چییە بۆ خاترەوەی لەمە تێبگەین کە ئێمە معمولەن بە کۆمەڵێک گریمانە بە کەمەن سنسێک بە تێگەیشتنێک حزورمان هەست و ژیانە ڕۆژانەمان ئەوەی نەبەرەوە سەرەتا ئەم ڕستانە ئێوە بارهایە بار لە تەلەڤیزیۆن لە خیابان لە ناوە تاکسی لە شەقام لە قاوەخانە لە کۆڕە شەوانە بیستێکدانە مەسەلەن ئەمەی کە خەڵک فەقیرە هەژارە موچەی نییە مەعاشی نییە ئەمەی کە خەڵک برسیەسی ئەمەی کە خەڵک ئەگیرێت ئێعدام ئەکرێت سزا ئەدرێ ئەمەی کە حاکمیەت خەڵک ئەگرێ ئەکوژێت ئەمەی کە حاکمیەت مدیران لایقی نییە فاسدە و دزە و تەمام ئەمانە کە تعریفەکرێتەوە پاشان ئەڵێن خەڵکە ئێمە خەڵکێکی وشیارە خەڵکە ئێمە گۆڕانکاری دروستەکە خەڵکە ئێمە بزافی هەست خەڵک ئەمجارە تەکلیفە خۆی مشەخەسەکە خەڵک ئەیکا خەڵکێز هەر ئەوانەی کە ئەم قسانە تکرار ئەکەنەوە دەبێ خەڵک بن ئیراد وا لەکوێ کۆمەڵێکیش پەیدا ئەبن لە ژێرە ناوە پسپۆڕ و تێگەیشت و جەریاناتە سیاسی و شرۆڤەکارە سیاسی تێت تەحلیلەکە تەحلیلەکەشی ئەوەسە کە ئێمە مرکزە تینک تانک دائنین ئیستا خەسارناسیەکەین خەسارناسیەکە مەسەر لە ڕاستیە سپای پاسداران زۆری فرێس سپای پاسداران هەم بە باڵی ئابووریەوە دەستی کێشاوە هەم بە باری نظامی و سەربازیەوە دەستی کێشاوە هەم بە باری سیاسیەوە دەستی کێشاوە
سپاه پاسداران هێز نظامیە ناوێت لە سیاست دخاڵەتکە. خب ئەمە تەمامە ڕستەگەلێکە کە ئێوە تەیی ساڵیان ڕابردوو ملیۆن جار بۆمباران کردیان ودایان بە ئێوە و ئێوەش تەکراریەکەنەوە. بەڵام ئاو لە ئاو تەکان ناخوا. مەسەڵەن یە ملەتێ بەناوە ئێران مەوجودە کە ئەم ملەتە بەناوە ئێران یەک ئینقلابێکی کردگە بەناوە ئینقلابە شیر و خورشید، یەک ڕەحبەرێکیشی هەست بەناوە ڕزاشای دوو. ئەو چاوەڕوانە ڕزاشای دووە، ڕزاشای دوویش گویا چاوەڕوانە ئەوە. یعنی چی؟ یعنی ئەمانە ئێژن کە هێزوا لە زۆر و بۆرە، هێزە زۆر و بۆریش فقط ڕزا پاڵەوی ئەتوانێت کۆی کاتۆ. ئەم زۆر و بۆریشە کێز، ئەم زۆر و بۆریشە ئەمسالە ئەم ئاغایا خانمنە، خۆی و خانەوادەکەی معلمە و کاسبە و پزیشکە و پرۆفسۆرە و گشتی چاوەڕوانە. ئەم ڕزا پاڵانیە یەک عدەیەکی فرە خەڵک کۆکاتۆ، ئەم عدە فرە خەڵکە زۆری هەست. خب لە باشترین حاڵەتیشە ئەگەر قبولکەینەمە کارە ئەوە ئەوێتۆ 18 و 19 دەیمان تێنە ناوە خیابان بە فاصڵەی 24 ساعت بە دوو چەقانە 50,000 نەفەریان لێ ئەکوژن، تێ هەڵدریاک ڕەقاسە وەسەر جنازەی مناڵەکانیان ئەچنە ماڵ. کەچی وەختی زاهرەن ئەربابە ئەمریکاییان و یارمەتیان تێ 40 ڕۆژ بە هەواپەیما و بە موشک ئەدات زاهرەن لە پێگەکانە دەوڵەتە ئێرانی، یەک نەفەر بە شوێنە تۆڵە ئەستاندنەوەیە خوێنە ڕۆڵەیە خۆی، معشوقە خۆی، باوکە خۆی، دایکە خۆی نییە. خب ئەم ئێشە گرەی گەورەیەکی تیاوێ، ئەمە ئێشێ مشکلەیەکی گەورەی تیاوێ. دیسانەوە ئەگەڕێتەوە سەر خوێندنەوە. کامە خوێندنەوە؟ ئەمەی کە ئێمە چه تەسەورێکمان لە دەوڵەت سیاست هەست، سیاست پۆلیتیک. ئایا ئێمە هیچ تعریفێکی کۆنکرێت یا مەسادیقێکی کۆنکرێتمان لە سیاست هەست، دەرکمان هەست لە سیاست؟ خۆ سادەترین تعریفە مەسە کە سیاست کالایەک بە عمومە خەڵکی ئەفرۆشێتەوە بەناوە کالای عمومی، کالای گشتی. تۆ انحسار وڵاتە دەدەیتە دەسی، مەعادنت ئەدەیتە دەسی، ماڵیات و باجی پێ ئەدەی، ئەو چی بە تۆدا؟ ئەو بە تۆ کالایەک ئەدا بەناوە کالای گشتی. ئەم کالای گشتیە چییە؟ ناوی ئەمنیەتە. ئەمنیەتە پێدا. لە ژێرە ناوە ئەم کالای گشتیە کە ئەمنیەتە وردی ئەکاتۆ، ئەمنیەت ئیسە بوارهای جۆرا و جۆرەگرێ. ئەمنیەتە خۆراک ئەگرێ، ئەمنیەتە سەڵامەت ئەگرێ، ئەمنیەتە ڕۆحڕەوان ئەگرێت، ئەمنیەتە سەرزەمین و قەڵەمڕۆ ئەگرێت، پاراستنە لە مقابڵە ئەما ئەگرێت، لە مقابڵە ئەوە ئەگرێت، لە مقابڵە خەڵکە کۆمەلگا ئەگرێت، دز و جەردە و چەتا ئەگرێت. خولاسە کۆمەڵێک کالات پێ ئەفرۆشێتەوە بەناوە ئەمنیەت. ئەما ئەو لە کناریا چ وەحمێ بە تۆدا؟ وەحمە ئەوەی کە تۆ ناوت خەڵکە، خەڵک دموکراسی ئیشی بواتە ڕێوە شتێکی شەست بەناوە ئەقڵت جەمعی. خب بابێن ئەمە جواو بین و بزانین ئەقڵت جەمعی کارکردی هەست کە ئەمە تۆ دووچارە تەوەهومەکە. مەسالە دێ ئێوە 5 نەفەر لەناوە بنەماڵەتانە کۆکەن و داوایان لێ بکەن نیوەڕۆ گەرەکمانە لەفە بخۆین، گشتمان و یەکۆ لەفە ئەخۆین، یەک لەفە ئەخۆین، یەک پیتزا ئەخۆین، گەرەکمانە پیتزا بخۆین، یەک پیتزا ئەخۆین. 3 تاپینگەکەینە سەر ئەم پیتزا. بێ زەحمەت هەستان لە چییە؟ دانیشن ئامار بگرن. یەکی حەزی لە پێپەرۆنیە، تەکە سالمی و سۆسێجە. یەکی حەزی لە بیبەرە، تەکە زەیتون و پیازە. یەکی حەزی لە کارگە، قارچک، تەکە هەموو مەسەڵەن گرۆند بیفە. تۆ ئەوێنی 5 نەفەر ئۆردەر پیتزایەکەدا کە 3 تاپینگ بخوا، یەک تاپینگ شکڵە یەکتری نییە. یەکی حەزی لە تونیە، یەکی حەزی لە چوزانم قەلە، یەکی حەزی لە مامرە، یەکی حەزی لە گاز، یەکی حەزی لە بەرازە، یەکی گۆشت ناخوا، یەکی ویگەنە، یەکی وەجێتەریەنە. ئەگەر دانیشی بە دیارە ئەمانۆ تۆ پیتزات نییە بیخۆی و تۆ یەک پیتزاسێنی. دەرنەتیجە لەگرا حاکمیەت کارێکە ئەیکات، خۆی پیتزای سەفارش ئەدات، 3 تاپینگە کاتە سەری، غەسبەن عەلا کەللەیە سەرت ئەی خۆی
نایخۆی ود دەرەک ئەمڕی لەبرسا در نەتیجە ئەو کەسێک کە بە عنوانە شارۆ من پێی وایە دەنگێکی هەست و ئەم دەنگە ئەواتە بینە دوو بژاردە کۆنسەرڤاتیڤ یا لەیبەر کامیان دوو بژاردە تۆ حیزب گەرەک و دڵ پێوە دەنگ بەی گەرەک تو وجودی شەبوێ دە ئەوە نیامە بەردەسە سێ تاپینگ هەڵە بژێریت تۆ ناتوانی بێژی بەشداری ناکەم ناتوانی بێژی نەم گەرەکە غەسبەن ئەلا کەلەی سەرت دەبێ گەرەکت بێ چون تۆ وەختێ دانیشی لە تەکەسورە خۆتا تۆ نە بڕیار ئەتوانی بێی نە تەوانە بڕیاردانت هەست لە گرایشەیەکی قسە تەواوکە سیاست ئەو ئەکا بۆیە تۆ لە ئەمریکا یا جۆ بایدەنە بۆ تێنن یا ترامپە بۆ تێرن انتخابە تریکن نییە و تەوەهومە ئەم تەپێ ئێدەن کە تۆ بڕۆی دەنگ بخیتە ناوە سندوقە ڕەئی 10,000 نەفەر خۆی کاندیدای ڕیاست جمهوری ناکا چون لەمە ڕئیس جمهور نایتە دەرەوە لذا ئەمە کە بۆ تۆوە تەوجیهاتێکە لە لژێرە ناوە مێگە لە خەڵکی تۆ ئەیکەی پەنج قەران ناژی چون تۆ ئێژی حزب لەیبەر بە من وتکێسی من ئینسانە بێکارێکم کارم نییە و بە من 2000 پۆند پوڵە بێکاریەدا حزب لەیبەریش ئێژێت ئەولەویەت من منفعەتە گشتیە ئێمە تەشخیصمان داگە لەم پوڵە مالیاتە کە ئیسێنین 5 دانە بیمارستان دروستکەین تا گیرفانت تۆ فاسد پڕکەین لە پوڵ دەنەتیجە کابرا هیچێکی بۆ وتن نامێنێت چون لەگرا منفعەتە گشتی هاوردە بەرەو لەگرا بیمارستانی هاوردە بەرەو و وتی کە کێشەیە من ئەوە نییە تۆ نان ئەخۆی یان نان ناخۆی ئەتوانی خۆت بژێنی یا ناتوانی خۆت بژێنی پوڵە بێکاریە کە پێت ئەدەم بەشت ئەکا یا بەشت ناکا لەگرا تۆ دائیمەن لە پێگەی مێگەلۆ ئەوەی بۆچی دروستەکەن قەرزاری بدەهکاری ئەوەی بۆچی دروست ئەکەن فڵتەفڵتێک کە تۆ ئێشێ بەم فڵتەفڵتە جامعەی پێشلوخەکەی ئەمە پێگەی مەحکومە وەزعیەتە مەحکومە حاکم وا لە پێگە محکوم وا لە وەزعیەتە مەحکومیە هیچ وەختێک وەزعیەتە مەحکوم ناتوانێت لەگەڵ پێگەی حاکما شەڕکە هیچ وەختێ شەڕیشی لەگەڵ بکە ئەدۆڕێت دائیمە نەخوات دائیمە تێهەڵدا نەخوات بۆ خاتری ئەوەی کە بتوانی بەی لە پێگەی حاکم ئیشە بڕۆیت لە پێگەی حاکم بوێسیت هەر وەختێ گەرەکتە تەحلیلکەی و تەحلیلەکە دروستوێ لە پێگەی مەحکومە تەحلیل مەکە پێگەی مەحکوم فاسدە حەزی لە پیتزای پێپەرۆنیە پیتزاکەی بەردەسی پێپەرۆنی تیا نییە قەلی واتیا ئەو ئەحمەقە نازانێت کە ئۆڵڕەدی پیتزا هەست مشکلی ئەوە حەزی لە قەلە پیتزا هەوریاگە مەوجودە دەرنەتیجە تێهەڵدان ئەخوا پیتزاکەیش ناخوا ئێعدامیشی ئەکەن هیچ غەڵەتێکیش ناکات خۆ ئەمە چین ئەمە کۆمەڵێک داون کە ئینسانە مێگەل ئەکسەرهم لا یعقلون ئەمە نافامێ ئەمە خۆی داگەل لە نەفامی خۆی مەسئولیەتی لەسەر شانە خۆی هەڵگرتگە خۆی نەیگەرەکە شای مەردان وێ شای بەرزەمل وێ خۆی نەیگەرەکە ئەمەوێتە نەیگەرەکە خۆ پیسە تۆ چۆن ئەم پێگە ئەگۆڕی من چۆن لەگەڵ سپای پاسداران پێگەیە بێکەیفەریان و بێسزاکانە ئێرانی بەم دەنگە قسەکەم چۆن لەگەڵ کۆمەڵێ خوێڕیتی هەردڕیاگە دار تێبڕیاک بەناوە ئەحزاب منتەسەبە بە کورد یا مەشاهیر بەرساختە یا فعالین جامعەی مەدەنی یا مەلای حیزە ئەوقاف یا سەلەفیە دڕیاک یا ئەوەی کە بەناوە ئیسلامیەتی و مێزەرەیەکی کردگە سەقنی ڕوبەڕوو ئەومۆ و ئەو زاتی نییە بێتە مەیدانە من بۆ زاتی نییە وەلێ بۆ وەکو سەگ لە ئێوە ئەوە ڕێتی هەڵدانتانەکە بۆ ئەو کارەکە لەگرا نوکتەیەک مەوجودە هەر لە سەرەتای گریمانەکانەوە کە بەحسم کرد وتم بڕۆ لە پێگەی حاکم دانیشە تۆ ئەگەیتە فڵتەفڵتکەرە ناوە خەڵکیێژی من کەس وە پیا و نازانم لە کاتێکا ورد ئەوی تۆلی ئەو قالۆنچەیەکیش بەسەری و پیاگە ئەمە هەر ئیدعا بوو ئەمن ئەبزارەکەی هەست نە ئەقڵەکەی هەست نە شەخسیەتەکەی هەست فقط ڕوودارە
قسەس کە ئەی بیکات مەسەڵەن چون خۆی قسەس کە ئەیکات و پێی وایە قسە بایە هەواس دێتە ئیدعایەکە و لە نەزەرە ئەو کەس و پیاگ نازانێ وەرێ ئەو نۆکەرە گشت کەسێکە تێ هەڵدریاگە گشت کەسێکە در نەتیجە قسەی تۆش وا خوێنێتەوە نە تعریفە حاکمیەتە ئێژن حاکمیەت مۆنۆپۆلی توندوتیژی انحصار خشونت مونوپولی انحصار خشونت یا توندوتیژی ولا دسیا چک اصلها تقینەوە هەرچیشتە وا لە دەساوە کوشتن بڕید وا لە دەساوە بعد بۆ سوپای پاسداران ئێژن هەم چەکی وا لە دەست هەم پارەی وا لە دەست هەم سیاست خب ئەمە ئەزان بۆ ئەمە چه ئەبزارێکە تۆ کە لە ناوە شەڕبی لەگەڵ پێگەی بێسزاکانە ئێرانی ئەمەی کە لە سپای پاسداران بەحسیەکەی قواتە مسلحە پێگەی بێکەیفەریانە ئێرانی بەحسیەکەی ئەمە کەرەستەکانە کۆنترۆڵە و ئیدارەکردنە کەرەستەکانە کۆنترۆڵە و ئیدارەکردنە کەرەستەکانە شەڕ نییە وەختێ تۆ ناوە بزافە کورد بوو وەختێ ناوت بزافە ڕزگاری خوازە ئێران بوو وەختێ تۆ کوڕە ڕەزا پاڵانیە تێ هەڵدریاب بووی وتت جمهوری ئیسلامی ئشغالگەرە داگیرکەرە ئەو وەختە تۆ ناڕۆی بێژی سپای پاسداران سیاست وا لە دەسیا پارە وا لە دەسیا چەک وا لە دەسیا و من چون ئەمانەم نێ لە دەسا ناتوانم لە جێگەی ئەو دانیشم لە کاتێکە سپای پاسداران ئەم سێشتەی بە شتێکی تر بەدەست هاورگە و تۆ گەرەکتە سپای پاسداران بشکێنی نەک ئەم سێشتە ئیشی شتەکەی تری لێ بسێنیت ئەو شتەکەی تر چییە ئێستا من ناو ئەحزابە منتەسەبە بە کوردم نەهاورد مەلای حیزە ئەوقافم نەهاورد عەلی تێ هەڵدریاگە قەرەداغیم نەهاورد تێمە سەریان ها ئەو لەتیفە حیزە سەلەفیم نەهاورد مەلا کرێکارم نەهاورد گەوادەکەی عەلی باپیرم نەهاورد صلاح الدین بەهایدن بێ شەرەفم نەهاورد جا ئیسە تێمە سەرە تەکتەکیان تا پێتان بێژم منزورە من چییە بۆ خاتری ئەوەی کە تۆ لە پێگەی مێگەلانەوی تا تۆ بتوانی شەڕکەی و ئەحیانەن ئەگەر ناوت شوناسە کوردیە ئەگەر تۆ جیهانێکت هەست ئەیدەی بەگشت جیهانە ئەوە ئیستا ئەڕۆیتە ناوە شەڕ پس ئیستا تۆ ئەزانی بەر لەوەی ئوردوگادانی بەر لەوەی کڵاشینکۆف بگریتە دەسە بەر لەوەی دەمە قۆپانێکیتە پاد ناوە خۆت بنی پێشمەرگە لە مەرگیش بترسی خۆت بکەیتە ناوە چل بەردا خەریکە گانگانۆ کێبی ناویشە پێشمەرگە بێ لە کەرکووک بە سرعەتە 180 کیلومتر دەرچیت ناویشە پێشمەرگە بێ لەگرا ئیتفاقی کەوت کە بوو دەست لەم ناوە پێشمەرگە هەڵناگرێت سپاهە پاسداران پێگەیە بێکەیفەریانە ئێرانی بەر لەوەی کە ئینحسارە توندوتیژی بگرێت سیاست بگرێت پارە و ئابووری بگرێت ئینحسارە شتێکی تری گرکەوە تۆ پێت داگە مۆنۆپۆلی شتێکی تری گرکەوە تۆ پێت داگە مۆنۆپۆلیە بەها و فەزیلەتەکانی گرتگە مۆنۆپۆلیە بەها و فەزیلەتەکانی کردگە بە مەغڵەتەیە دزینە بەها و فەزیلەتەکان سوارەمە لێ بووگە خب تۆ کە لە خوار و ئێژی ئەمانە دموکراسیان نییە درود بەر ئەمریکا بژی ئیسرائیل ئەمە تو دایکە خۆتەوە گانداگرە ئەزانی بۆ چون تۆ بەم قسە ئەوی تۆ دانەیە تێ هەڵدریاگن نەفام دانەیە حەقیر وا وەکو پیتزاکە بوو وا حەزە پێیە کرد مەی لە بەردادیە لەسەرە شتێ بەناوە منفعەتە گشتی شتێ بەناوە شوناسە ملی شتێ بەناوە مەملەکەت تۆ دەرناکە تۆ ئەوامە کەری ئەوامە کەرە خەڵەتیاگی ناقص العەقڵی لە نەزەرە ئەو بۆ چون ئەو سێ شتەی بە شتێکی تر بەدەست هاوردە ئەوە چییە ئینحسارە فەزیلەت وە بەهاکان چی عەزیزگیان تەشەیوع بەهاس فەزیلەتە ڕەزیلەت نییە ئەحیانەن دینەیە مەردمێکە ئەگەر تۆ دژایەتی تەشەیوعت کرد
تو قبولت کردگه که ام مالک تشیعه خود تشیعه وكو او آرمانسه لتشيعه كباسيكا نمود او آرمانسه اگر تو قبول کرد که او ضد امریکا ضد استكبار جهاني ضد هر مستكبرك والدفاع لهر مستضعفيك وتو ام تقبول كد ودات بي ووتر راسك او للوتكي انحصار فزيلة وارزش بيسياك استتو بچی گرکت لما بی بما که بین بروین بوینو نوکر امریکا بین بروین نفتک من بینو امریکا ایتک مصدق و ملی کردن نفت چیه کی ایتک تاریخ دروزنانه مبارزه با استعمار چیه کی ایتک ناسیونالیزم ایرانی چیه کی ایش توجیه بو ام کرد بازی تأدوزی تو كواتا توچوگی مونوپولیک لگرا کردگه که عوام نایوینی عوام سکی برسیه عوام پیتزای گرکه با پیپرونی عوام اقلی و اندازی بریسی عوام فكر وما ناكاتو عوام فكرك وقت بيجي توبيا محترمي كي واقعا محترمة عوام محترمنية عوام ميقلة توليداتكم القاوات برو إيش مشغولي كي جنوك كي حضرة سليمان كي أمتي أقام كسيك خوي أروالا بيقي حاكم دعني شيت إنسان سرور كردي أمتي أقام بس تمام امانه که ایجنت سپای پاسداران جنایت کاره جنایتی کردگه سپای پاسداران توجیه خوی هست لبروی تو لیکم هنگاوه مونوپولیه ارزش و فضیلتکان پیداگه اوکی سبب الرسيل كاين للايان كرد وقومي كيار حزب باز حيز كوتر باز قنباز حزب باز حيز كوتر باز قنباز لبرام برشكوه إيرانيتا إجي من قومتي هالدرياغ دارتي برياغم ما فيمقرك الزواني بشيمقرك السياسي الرومتك أمريكا وإسرائيل شاد جاسوس موساتم ناما أنو سنبو ترامب حملة بكاتا إيران تامن بيم بشي بقرم وش على قبل سياقة إجي تجزية طلبة حرام زاده صغيرة دجمن غلط يا قدهاتي فاسد بعقل شكو نداشته بتاريخ كويل زاده درون اكا وقنتا ذات بيته كان بوي بو چون لپیگی شاه فزيلتا تو شاه رزيلتي شاه فزيلت دائما لشاه الرزيلت أداة لي تو وقتي تشويته جيجي عوام مسلمان وإجازة ده كسيك شغلي بيوتو ملايتي درامدي بيوتو ملايتي پول در هاوردني بيوتو ملايتي بروات أملك شو يفير بيه بروات حجرة لحجرة بروات الدانشكا لدانشكا بروات الأزهر بروات السودان دكتوراه كشبني تو قيمة مصابونة كيوا أما إيسا شغلي قرتقا كشغلي قرتقا قويا أما يك فضائلي وبهاقلك أناسي كل سيري بيغمبر ولكتاو قرآن دريتيري كيود كيسي أما أوسايك أم كارسة دانشكاي الأزهر كيود كيسي أما أوسايم كارسة حجري فلانة ملا كيود كيسي أما أوسايم كارسة دانشگاه علمية سودان خب تو سير كاوراكي ام نشتقس جيجي بيغمبر إسلام لحيز حيزة لنوكر السعودي نوكر السعودية لجاكش إيران جاكش إيرانه لدسمالكي شقنا أردوغان دسمالكي شقنا أردوغان أما در قحبة بولي قرادا نشتقى أما بالزهور حيش مردمي نقيقك أما محمدي زندگيكا مشكل والكوي
إما معنان وكو عوام محمد ما نكرقس ملك أو محمد ملك قشتيا إنساني كبروات جيجي باور بمحمد سحانة مقابلة محمدة للروج قيامة خوي بمسؤولة زاني تدقلي أمانة بكات پیغمبر الإسلام يجي من قليم لتو حاس تو بو هيشتد أمانة بو نصاحي ومن تو بو هيشتد أمانة بناو من دروب كان تو بو هيشتد أمانة بناو من شغل بو خويان تعريف كانو تو بو هيشتد تو نهاتي تسراغ من خوت اللي من دور قرت تو تشوي دجايتي من تكرت دجايتي من بسورة أحمقانة كرت أو بوصاحي ومن أو بوصاحي ومن أو مشتي ريشي برداوة وتي محمد خاتم النبيين فخر عالم جانم بفداي به قحب بابي وا لطول عمريا أون باوريني بوكسانيكا بويا متري ريشي برداغ سو قوابا وخنيتي أقري بويا لمزقوتا هرقو كردن فيروي بو لناو أمانة كسيك نية كوكو عمر بن خطابي بيبي كسيك نية كبلال حبشي بي كسيك نية كلبنا كومرقاك دس بي أكاد دروني بكوليت بزانة كسيك خوي تحوليكي تيا اتفاقك وي ام تحوله بخلكيش أداد ايدا بخلكي ما طلنية ايوه چون ازانن عدي قرداغي بياي مهميكا ايوه ازانن عدي قرداغي بياي مهميكا بچيو بكامة حلو يستمي جويكا قرتيجيسي بكامة تيبرندن أمة محمد لتنغانا بكامة لمانا بميك ام جاكش بدرة أزفة لجنية فتوايا مشتي قنر لقتر دي قطر قواد كويس قطر مشتي قوابا وكن نفت فروش الدروس كرياغا دسا كانون هاي نظام سلطان چون بوليان هاس چون نزيكن ومكة ومدينة مشتي ملايتي هالدرياغا خويريان هاورد قوي يجوز لا يجوزا بي اوي حيج حركتين كان نجيرنا وباراستن الصلح لنا ومسلمانا تبديل بوغن بأي جنسية قن خسينة إيمان داران قرداغي وبيش حيج مردمي نكوتقا وقت ترازانكم الغاي دسي بيكرقا وقت الشكوية أمة محمد لبين شوقا بكي ايجن أهل كتاب بمسلماننا ايجن أهل كتاب إما كردين البتا ولي أهل كتاب يعني شي يعني من أهل كردوار ولي أم أهل كتاب أهل كتاب يعني شي بو يهودي أهل كتابة بو مسيحي أهل كتابة بو مسلمان أهل كتابة أهل يعني خلقي أويسة أهلي أويسة يعني داني جولك أقل روسيا لدايك بوية أقل هندوستان لدايك بوية أقل أفريقيا لدايك بوية أم كتاوة بي إي جي تو خلق أورشليمي تو خلق كويس خلق أم كتيوسة أم كتيوة يجي أما خلق كويس يجي خلق أورشليم أم نيجرك بزاني هيسقيل كيس أم كتيوة بي إيجي أم نوي كيس نوي إبراهيم نوي نوحة أهل كتابة أهل حج سرزمين كنية أهل حج قبيلة كنية أهل كتابة كتو أمة إسلامي بي أهل شيت أهل كتابي كتاب شيء قرآن استكي تخصصي هسلم كتابة تخصص آيا إيوة أهل كتابا أجر إيوة أهل كتاب قرآن بن نالن علي قرداغي بيتان بيجي وتنتان والا جوي وتنتان والا وكتيوة أغا علي قرداغي تور ليدر إيوة نيا قجبن بتان قريني أو كتابة أحيانا هاتقا كتو انسجام بمينيت ريقي دروستيكي تابقي بخوا أم بو إنسان مهمك أم بمؤسسيك مهم بوغا تو چيت كردقا تو بدجايتي محمد بدجايتي إسلام عملا أرزشو بها كان داقا أو انحساري كردقا تا كيف يقري
تا قنەرێ وەکو ئەو لەتیفە لووسکەڵەی سەلەفی بیگرێ تا هەرچی مەلای حیز ئەوقافە بیگرێ بێرنیان تا دەربێکانیان بکەنم بێرنیان تا دەربێکانیان بکەنم ئەمانە شغڵیان ئەمەسە ئەمانە نە ئیمانیان هەست فخری عالم حەزرەتی محەممەد المستەفا ئەحمەد و مەحموود و محەممەد کورە دانیشە کاوە لە فاسد مشتی ڕیشە حیزە بەرداگەسۆ دەرپێ کورتە حیز دانیشە قنەرە لە چەک وەسەر کرد دانیشە تۆ خوا فاسد کرد محەممەد فاسد کرد قورعان فاسد کرد گەڵگەنیگە قنگەنیگ دانیشە کێ مقەسر بوو ئەوام بوون مقەسر بوو خۆت لە پێگەی ئەوام خستن مقەسر بوو ئیسلام مڵکە گشتیە محەممەد مڵکە گشتیە ئەوەنە پێغەمەرە ئەوە کە ئێژی جەنم بە فیدای بێ قەح بە باو گیانی وە فیدای کەس ناکات لە حەفت کونا ئەم سەگبابە خۆی ئەشارێتەوە ڕیشە چەرمگی ئەگرێتە خەنە سەگباب لەبەر ئەوەی جوان بنوێنێ دەموچاویشی ئێژی سیبەری خۆرە گەوا باوک ئێژی پێسەکەڵە چەرمگەکە لە ژێر و هاتکەسە دەر و سوورە کاتۆ ڕیشە حیزەکەی ڕەشە قەترانی کردگە ئێژی واکسە کەوشی داگە لە دەموچاوی سەگباب ئەمە گیانی بە فیدای فخری عالەمی محەممەد المستەفا بێ ختم المرسەلین بێ درۆ ئەکا دووکانی کردگە سەو سەگباب درۆ ئەکا ئالێک ڕاستە تۆ ئەوێنی یەک مەلا یەک ڕەوحانیە بەرجستە نێ لە ناوتوە نێ لە ناوتە وا بخوڕێ بەسەرە ئەلئەزهەرە دەرپێی فەقیه و مەلای حیز کۆکاتۆ یەک کتاو بنووسی هەڵیان دەکێنێت باکیشی بە فەڵەک نەوێت ظاهرەن لە شانە محەممەد المستەفا بوێسێت نێتێ تۆ لەگەڵا چیت کرد مەغڵەتەیە دزینە بەهاو ئەرزشەکانە دابێ خۆت چوویتە کوێ خۆت چوویتە پێگەی مەحکوم خۆت چوویتە پێگەی مەحکوم چون تۆ ناتوانی تەحملکەی مەرجعیەتە بوێت ناتوانی تۆ گەرەکتە ئەو بە تۆ بێژێ تۆ چی بکەی تا تۆ بیخیتە ملە ئەو ئەویش ئەمەی وەکو شغڵ قبول کردگە بەسەر قم تۆ وێسیاگە خب ئیسە بۆ خاتری وی تۆ لەمە دەرکەی چی تێگەی بزانە وەختێ بووی تۆ ئینسانە وەکە من وەختێ بووی تۆ ئینسانێکی کوردی وا خەریکی تەک جیهان نەگریسە ئینقیادا شەڕەکەی باکت لە فەڵەک نییە یەکجوزە لا یەکجوزەی مشتی خوێڕیە ڕیش بۆگەنە دەرپێ کورتە قنەر بەناوە مەلای سەلەفی و بەشە لیژنەی فتوای حیز نادواتە دواوە تۆ خودە گڕی خودە ئاگری ئەو محەممەد بە تۆ ناناسێنێ تۆ جێگە پێی محەممەد خستەگە تۆ ئینسانە ئینقلابیە کوردیت ئینسانە سەروەرە کوردیت کۆیلەی دەسە کەوت کەس ناوی تا ئەو قەح بەبابە بەناوە لیژنەیە فتوا هەوسارە حکوومەتە سعودی و حکوومەتە ئیقلیم بکاتە ملت تا دینت وجودت ڕۆحت کەرامەتت گشتی بە بەند بکێشێت وە کۆیلەتکە ئەمە بە هەمچنین شامەڵە کوردبازەکانیش بوو با بگەڕێنەوە سەر سپای پازداران و ئەمما سەپاهە پازداران پێگەیە بێکەیفەریانە ئێرانی ئێمە وتمان ناسیۆنالیزم قەشەنگە خۆ بە زلزانین قەشەنگە ئیمپراتوریە گەورە بوون قەشەنگە نمانوت خراوە ئێمە پەلامارە کەس نادەین وەڵا زۆرمان بێ و پەلامارە دنیا ئەدەین وەڵا دەسم بڕوا تا ئیاڵاتە متحدەیە ئەمریکا ئەڕۆ بۆ خۆ مڵکە باوکە گەوادیان نییە هەنە سوورپێسەکان نەبوو داگیریان کرد بۆ من ئەگەر زۆرم بوێ زۆر بەکار ناوە
خو ئەم حیزە هەنە کێس ئەم حیزە هەنە ئینسانە گەورە نییە هەنە ئینسانە گایریاگە مێگەل تۆ حتا لە جێگەی مێگەلاوی بە حەیاتی شەڕ حاکەمە پێ ناکرێ. پس دەوڵەتە ئێرانی انحسارە چی کردگە؟ مەغڵەتەیە چیەکە؟ مەغڵەتەیە انحسارە ئەرزش و فەزیلەتەکانەکە بەهاو فەزیلەتەکانەکە. منی شێژم دابێرە بەرەو داپۆسیاک ناسیۆنالیزم قەشەنگە ئۆرتۆدۆکسیە دینی کە زۆر جەمعی دروستکە و تۆ لە مقابڵە دوژمنە یەک ڕیز قودرەتمەند نەترس بکات کە دوژمن لێ بترسێ خەیلێ قەشەنگە. هەروە کە F-35 قەشەنگە چەکە دروست یەکەی ئەتەقێت و بەشەر ئەکوژێ. دوگماتیزمە دینی و ئۆرتۆدۆکسی چتە قەشەنگێکە لە بەرامبەرە دوژمنە قەشەنگە. پس من نایم بێژم شەهادەتە حوسەین بن عەلی اشتباس، شەهادەتە عەلی بن ئەبی تالب اشتباه. عەلی شای مەردان دەی تۆ پەیڕۆ عەلی شای مەردانی گەوا باوک یا پەیڕۆ گونتی کامیان؟ ئاها لەگرا ئاخیزە کوردەوارە سەربەخۆ لەگرا ئەوێسێت ژی دابێنە بەرەوە تۆ نە ناسیۆنالیزمت هەست نە ئینسانە ئیدئۆلۆژیکی نە میلەتت هەست نە میلەتت یا دروست بووگە نە شەڕە مەیهەنی و میلی ئەەکەی نە دوژمنە ئیاڵەتە متحدەیە ئەمریکای نە لەگەڵ یەهودا شەڕەکەی تۆ بەچە ئەمریکای بێدایک و باوک و بێتەباری لە شیعەبوونیش هەر تەقیە و سیغەکردن بەڵێی هیچ گیانبازیەک ناکەی. و من ناوێنم تۆ فتوای قساس قاتڵین عەلی خامنەئی نائب ئیمام الزەمان وەلیە ئەمر مسلمین بی. پێشت ئێژم ئەگرا حکوومەت و وڵایەتە فەقیهە تا هاتنە ئیمام الزەمان من ئەم دووگما ئەم ئاخر الزەمان مە قبوڵە حەزی پێکەم قەشەنگە خەیلی قەشەنگە. ئۆکەی تۆ ناتوانی بێژی ئێمەیش وەکو وێنزوئێلا دەوڵەتە ئیمام الزەمانی نییە، دەوڵەتە مەزهەبی و دینی نییە. وێنزوئێلا تێ هەڵدریاگێکی نەوتفرۆشی ساڵساکەری ڕامخۆرە وا گشتیان و شۆرتە لامبادا لە ناوە خیابانە ئەڕەقسن بۆشیان مهم نییە. ترامپ مەسیحی ئەویش مەسیحی. ئێجە چارە ئەمریکا ناکەین تەسلیمی ئەوین وەلی تۆ پەلامارە ڕەحبەرە وەلیە ئەمرە مسلمینە جیهانیان داگە کوشتگیانە و قەتڵ ڕساندگیانە. مەلاحیزەکانە شیعەت مەراجع گەوادە تەقلیدە شیعەت فتوای قساسە ئامرینە قەتڵە وەلیە ئەمرە مسلمین ئەدەن نەیدەن جاکەش بدەرگە لە شیعە قمتانە دەڕم. لەگرا من چۆن ئەتوانم قنە ئێوە بدڕم لەمە و بەدوا؟ چون من وەکو ئەو ئەحمەقانە لە چوم لە پێگەی مەحکوم بێوسم بێژم شیعە خراوە وتم قەشەنگە حەزی پێکەم من حەزەکەم تۆ وەخیرەتوی دابێ لەگرا قمەر باوەڕەکەی تۆ لەگرا قمەری ئەکامەسە کوا مختارە سەقەفی کوا ئایەتوڵا نوریە قنەی هەمەدانی مەکارەمە جندەی شیرازی لەو قەبر باوکتە بم مەکارەمە قنەتا دەسم پێدەگا. تۆ ئەم فتوانەدە ئەگەر من تاڵ ڕیشت گەوادە تۆ دەرنێرم خۆت و پەیڕەوانە گەوادە بکەمە ناوە چاڵک گوو. ئەو وەختە تۆ ئیتر لەسەر و ناوێسی کە گویا تۆ ئیمانێکی شت بووگە تەیە تەریقە ڕێگەی خوداوەند ئەەکەی شیعەیە عەلی بن ئەبی تالبی پێت خسکەسە جێگەیە پێی حوسەین بن عەلی من چارەم من نەکرد نەمەکرد حەسوودیم پێتەورد ئەموو تۆم کاورا پەیڕەوە حوسەینە. حوسەین ژیانە نۆرماڵی نەکرد چوو لە مقابڵە زۆڵما بە 72 نەفەر وێسیا. خەیلێ قەشەنگە ئەوەنە گوندەوی خۆت ئەوەنەوە گەورە بزانی خەیلێ قەشەنگە حەسادەتمانە کرد لە خۆیەوە وەخت و بووینە شیعە باوەڕەکەی پەشیمانتان کردینەوە. ئیستە نە سەپای پاسداران نە پێگەی بێکەیفەریانە ئێرانی هیچ فەزیلەتێکی نییە. فەزیلەت کێ هەسی؟
ئینسانە سەروەرە کوردی وڵاتە ئێمە وابەستەوە کەس نەوێ پێتم نەوت تۆ فارسی گەنی تۆ وتە ئێمە ئێرانین دین ئێمە لە ئێرانی بوونا خەریکین ئەگێرین ئەوینە کۆیلە وەلێ من وتم ئەگرا سەرزەمینە کوردانە شامەڵە تۆیش تا هندوستانەکە ئینسانە کوردی ئینسانە سەروەرە نەموت ئازادی خراوە نەموت گەورەبوون خراوە نەموت فەزائل خراوە نەموو خۆوە زلزانی خراوە نەموو ناسیۆنالیزم خراوە نەموو تەعقیبە تەمەدونکردن خراوە وتم خاسە کوا باوەڕەکەی من نیە تۆ من هیچ دژایەتێکم تەکە شیعە نییە من سنیە تێ هەڵدریاگ نییەم تا دژایەتی شیعە بکەم من لە پێگەی مسلمان و دژایەتیە یەهود ناکەم دژایەتی یەهودیش ناکەم یەهودی خۆی وە گەورە ئەزانی قەشەنگە گەرەکێ دنیا بگرێ قەشەنگە لێ فێرەوەم منیش لە ئەو فێرەوەم دوژمنە منە قەشەنگە دوژمنە گەورەی ئاوا قەشەنگە منیش دوژمنایەتیەکەم ئەو گەرەکە من داپڵۆسێنێ منیش گەرەکمە ئەو بشکێنم و دایپڵۆسێنم قەشەنگە حاکم وا قسەکە بۆیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ پەروەندەیان لێ دووسەکە تا پێستیان بگرێتەوە ئەزانی بۆ نەدەتوانی نووریە هەمەدانی بکوژی بۆ نەدەتوانی بکوژی لەشکەر سپای نەگەرەک بوو یەک نەفەر ڕۆڵی گەرەک بوو بە دەمانچەیە بۆ نەدەتوانی بیکوژی چون یە شیعەیە فکری ئەکرد ئەمە پیای گەورەیەکە یە شیعەیە فکری ئەکرد فەزیلەتی هەست ئەرزشی هەست ئیمانی هەست دفاع لە حوسەین بن عەلی ئەکا دفاع لە مەکتەبە شەهادەت ئەکا ئیستە دەرکەوت مشتێ قنەرە شەرواڵە پەمەی لە پێکەرە سوارە ماشینە پەمەیی بوو بە چادرە حیزانەیە پەمەیی بەناو ئومەتە شیعەیە عەلی خەریکە قنقمۆکەن لەناو خیابانەکانە تاران لەناو خیابانەکانە تاران ئەدایە شەڕەتەکە ئامریکا دەرتێرن بەچە ئامریکان لە بەیزەیە ئامریکا هاتنە سەدەرەوە وەگەرنە مەشایە پەلامارە ئیماراتیان بدایە کوێیتیان بدایە قەتەریان بدایە مەگەر ناژی 26 ملیۆن فەداییمان هەست دەی بۆ کەیتە ئەم ڕانە مەڕتە بۆ کەیە قەحبە باوک تۆ ناسیۆنالیزمت کە بوێت ناسیۆنالیزم ملت ئەکاتە لەشکەر ناسیۆنالیزم هەر بۆەوە خاص بوو ڕووس 27 ملیۆنی کوشت تا لەشکرە ئەڵمان لە کار بخا ڕووس 6 ملیۆن لەشکر و سەرباز ئەڵمانی کوشت ئەڵمان 8 ملیۆن کوشتەیدا سەگ باب تو تایسە ملیۆن کوشتت نەداگە لە تو لە ئەم تاریخەتە بەناوە ناسیۆنالیزمە ئێرانی سەگ باب گشتی قموازۆ کرد تەسلیمە ئەرباب بووک نۆکە تۆ ناسیۆنالیزمت هەست با 90 ملیۆن ئێرانی بمرێ دەریغاس کە ئیران چو ویران شەوەد کناوم پەلەنگان و شیران شەوەد چو ئیران مەباو تەنم من مەباد قەح بەباو کوا ئەم تەنە حیزە دادەی بیخەرە بەرە شکۆ عەزەمەت و گەورەیی غرور بدە بە ئینسانە ئێرانی گەوا باوک من ئارم لێ تێبێژم ئێران سەگ باوک ئەحساسەکەم لوسکەی قنەری بێژی ئێرانیت ئەحساسەکەم هەر وتە ئێرانیم خەڵک پێدێژی پاڵکەوە با بگێم بێ شەرەف تۆ غرورە دروست کردگە قنەرە هەڕاکەر تۆ جیهشیەکە وە دولار و پڵماگرکۆی مفرژیرین و نەنە تۆ وات نە ئەوت تۆ ئەدوێت تۆ ناسیۆنالیزمت هەست تۆ ناچیتە ژێرە بارە بێگانە تۆ تاڵکێشە ئەیجنسیەکانە بێگانە ئەەکەی بەڵام ئیسە تۆ خۆت دەست نیشاندەی ئەمریکای کوڕە حیز قالی بافەقنە ئێژی ئەحقاقە حقوق مردم ئێران لە ئەمریکا ئەکەین ئای دایکە کەرپیوە بوەسن بەچکە گەوا باوک ئەمریکا سەکە کێش حقوقە تۆ با ئەمریکا یا نابود ئەوێت یا فێر ئەوێتە کە تۆ وەکو ئینسانە گەورەیەک بەرخۆردکە ئەمریکا خوا حەقەدا ئەمریکا کێس ئەمریکا خۆخوانیە
اگر 90 مليون كرقسه في شك تقاندك ما نايلم احساس خواي بكات نايلم احساس خواي بكات اما بيجن ناسيوناليزم بيجن تمدن جاء كرد غايريا قوميه حزبي او الدولة مقتدرية مركزية دروس بوغا فارسكان ناسيوناليزم يعني جاكش بدر هسيان واتو كردك تسنيرك وسر ايما هسيان جاكش بدر فارسكان فقط وسر قنة قاضي حمي قوادة تو ناسيوناليزميان هز وسر قنة تو ولا اردوغا بسياجي درونا كانوا قنتو ناسيوناليزمي هز بشرف بو دروسيان كردقها هنا ناسيوناليزمي لمقابل كيسي كامل ناسيوناليزمي هز شازده قوادة جاكش اسرائيلي يا سران حيزة بيجي بكيفران إيراني تقوى تكيان جاسوس موسادن وزارة اطلاعاتنا وزارة موساد حفاظة اطلاعات السبانة بشكل اللانجلي بشكل CIA ري توبو لخوتو أمانة الدابين لخوتو أوانت كدب فاضل وسرور وقورو صاحي وفضلو بهاكان خودتان تانكر وحيز ودرچوگ ودورياگ وجاسوس وبدايكو باوكو خويريو حزو دشمنكر وحزو قانكر بيرونيكر تو عامل اوان نبوي اي بو آرايش الجنگد نگرت بو ندگرت اها من آرايش الجنگم بچي دست بيكر ببزمة شطلة تو ايربقى هواء دا بو قاندري ومن اجوا من رقصة جنگة بو جنگة بزمة جنگة بس قال لك را إيمت ديمان إنسان كردي حتى لمقابلة الإيالات المتحدة أمريكا لمقابلة أوروبا إنسان كردي وتي ليبراليزمتو ديمقراطيتو نك تعقيب آزادي نية ببند كيشان آزادي قشنگة اما خود آزادين يكم كسانيكين كل الروبونا ولا قل جهان آشو كم كالتورية كردمان كبخومان دانيا كم كجنقا ورانا هنرمندانو إنسان كردي شير جبر وتقدير ناجد من نهاتم بيجم ليبرتي خراوة فريدم خراوة من هاتم متم وأما إنسان كردي بتو إجي جهان كردي جهان آزادية جهان انقيادة لقرا من فضلو بها كان من دابا أمريكا دام بخوم من لقرا ويسيان وتم دي باشا ايبو هايتا ايبو مشتي اوليغارش فاسد غايرياجي ايبو سيستم كنترول عالم وآدمي دابو سانجا ايبو إنسان شرطي دروس كردگا ايبو كوتو بند خسكس بي تمام أمانة نق يا ساكانت آزادي نايري يا ساكانت لخزمة كوتو بند مردمتن مردمت تو اترزاو زيناكا مردمت اترجاناكا مردمت ليكتري متنفرن لقرا دي سانوة مونوبولي وانحصار فضل كان وبها كان ملدسيان دراورد توكي اتواني في شك بي لمانا بس لشكر الدبابة نقرك بو اقرا ولاتتوس اوالنا وخيابانا جيان اكا اداري هز مدرسي هز سركاري هز قومي هز خويشي هز تجارة وبازرقاني هز لتواو الدنيا شعباتي هز دسو دسلوكي هز رقا حياتي هز مسير عبور باري هز مسير جريان هداية كرفكري هز دسو دسلوكي هز دولت بيجي بكيفريان إيراني مليون تارجتي هز آمانجي هز توبو لما انتنا أدا لبر أوي مشيايا سوار برودا وكان أو انحصار فضلة بسيني تولي بديار تانو دانشتم نمايش الجنتان دا ها ناسيوناليزم آريايا كتن جاري كي ترجاكش إسرائيل بو ها باور الشيعتان نبو ها ناسيوناليزم الشيعتان نبو
ئەها باوەڕە ئاینیتان نەبوو، ئەها تعقیب شەهادەتتان نەئەکرد، ئەها ئیدئۆلۆژیتان نەبوو مشتێک گایریا گگەوە باوکە پەنجقەرانین تخمت جندە و فاحشەن فڕەیان داگن وەلێ ئێوە کارێکتان کرد و شاراوە هەر کەسێ گەرەکی بوو تەکتانە مقابڵە بکە خۆتان هدایەتتانە کرد لە ئەوەڵەوە لە پێگەی فەزڵ و بەها وەستا بوون بۆیە ملیۆن لەشکریان بۆتان بە هەوڵدای ئەتان کوشتن مێگە لە بێعەقڵ مێگە لە خائن مێگە لە نادان ئینسانە کوردی نەک بستێ لەم خاکە داناوڕێت حتا دەریای حتا ئۆقیانوسە هەند سەرزەمینە کوردەوارە حتا دەریای سپی سەرزەمینە کوردەوارە من سابتی ئەەکەم ئێوە نەک فازڵ نیەن ئێوە قنەرن نەک سابتی ئەەکەم ئێوە نەخەڵکە ئەم سەرزەمینە و ئینسانە گەورە بەڵکە بێتەبارە بنە جوولەکە تخمە هەندی پارسی قەرەچ و کاوریە هاوردە مناڵە قەحبەیە ناوە شارە جەدیدەکان کە دروستکردیاگەن ئێوە مناڵە ئەوانە نە بۆیە فەزڵتان پێ هەڵ ناگیرێ گەورەییتان پێ هەڵ ناگیرێ من سابت یەکەم مەلای حیز هیچ کەس شەیداوی محەممەد نییە هیچ کەس بە شوێنە نزیکی بەخوا نییە تا بتوانێ هەزاران هەزار ئینسان بەرەو خۆی ڕاکێشێ لە ئەکتە گەورە بوونیا لە تەیە تەریق یا تا بوێت و مەولەوی بژی نامان لە گۆشت مەر فەردەکەی من فەردە وەش مەزبوون بێگەردەکەی من من ڕۆی مامەڵەی گردن خاس و کەس جەو ڕاسە بازار شارەکەی ئەلەست جەسەر دوکانچەی شاوی سەرتوجاران وڵ گرتم کاڵای باڵای نازەران عەلیە قنەری قەرەداغی تۆ لەکوێ هەڵەگرت تۆ لەکوێ هەڵەگرت لە مەدرسەی دینی عەرەبستانە سعودی گەوا باوک تۆ لەوێ هەڵەگرت ئەم ڕۆژە ئەلەست لەسەر دوکانە خوا هەڵیگرت تۆ لەکوێ هەڵەگرت بە مەدرەکە دکتۆراکەی ئەلئەزهەرە ئەرێ ئیستا عالەمە ئیسلامی چون گەوادە مؤسسەی جاکەشێ لە قەتەر پێت ئێژێ تۆ ئینسان مهمێکی وتی خۆ من ئەزانم تۆ جەزانی تۆ هیچگویەک نییەی منیش ئەزانم هیچگویەک نییەی قاچیشە بخواتە ئەو دنیا مەلایکە ئەوەنە شەقەتێ هەڵەدەن قمە ئەدڕن و قەوڵە شەکسپیر کاکە دەواازەکانت جەحەنەم داخەن شەیتان خواردمانی لەگرا هەرچی شەیتانەوا لە ئەگرا ئەیسە متەوەجێ بوون بۆ ئێوە چهرەیە گەورەیەکتانتیانیە وڵاو ئیسلام خێری بۆ ئێمە نەوگە تۆ بووی تۆ ساحێوە ئیسلام تۆ محەممەدە ناسی یا کاسپیەکەی وە ئیسلام ها وجود سەخیفتی پێ ئیدامە ئەدەی گەنگانۆکەی پێ ئەەکەی چۆن بۆ خەڵکی جواوەداتۆ بۆ تۆ جواو ناتۆ خب ئەگەر تا ئاگرام متەوەجێه بووین پس دەرسە ئێمە بوو بەمە لە پێگەی مەحکوم بێرە دەرەوە لە پێگەی کوردەوە قەومی کریاک بێرە دەرەوە تەمام ئەم خەڵکە خاوەرمیانە بریاگەسە پێگەیە کوردە قەومی لە مێژوو دەرکریاگە لە دەسەڵات پاک و کریاگەسەوە خریاگەسە پەراوێز بریاگەسە وەزعیەتە تعلیقە قانونی کریاگە بە مێگەل مێگەڵێ بە وەحمە بینەرە بەڕێز خەڵکی خۆڕابری قنپارێزی قارەمانی ئێران و کوردستان و شعب البەتڵ عێراقی کارەی گەواباوک لەسەر تەپکەگووی خۆیان ماگەسەوە شعبە بەتەڵە نامحتەرەمە ئاوا رادیۆ پێژێ گوێگرانی بەڕێز ئەحساسە کافر ئینسانە مهمێکە کەمپینە انتخابات ئەوێت و بەڕاستی مەعاشەکەتان بۆ دروستەکەی خەیلێ ئینسانە مهمێکە گەواباوکێشی ئاڵف بخوا خەیلێ مهمە ئەمە پێگەی مەحکومە پێگەی مەحکوم تا قیامە قیامەت لە پێگەی مەحکومە ویسیانەتەکان ناخوا ئارایشی گەرەکە لیپستیکی گەرەکە خەنەی بۆ پەنجە گەرەکە کەوای پولەکەی گەرەکە خەڵ و بازنەی بۆ دەسی گەرەکە ئەمانەی گەرەکە
لآين كردانا إنسان السرورة إنسان السرورة كردية عيسى دولة إيراني خساندك من بحياتنا يالم أم جاكش بدرجة لتارانا استخلال بياكن لشكر هزار نفريش النجرك لم قوي زمينا لمراحل بعدي وباكيانا كمو باب بزانم توافق نامة إمزاعكي أمريكا وشخ دركي لخاورنيانا كويت وعربستان وقطر أقريب لا ماربن وكو حيز دانيشي فتواي قصاص قاتلين علي خامنئين دي أما آخرين مرحلتها أو جارو وكو كيتشو شمو وكو كيسل باكتانا كمو قحبة باب خواد مراجع تقليدد تو احترام إمام زاوا ومتولية كيوه إمام زاوا مرقويك أجر خامي كي خاسي بيد تميزي أكار روشناي خاسي هس مستراوكاني باكا كاتو بو عترو قلاوي لي أدا فرشي خاسي تيخا خلق تيوي دول يكرتو جي أجب إمام زاي خاسي كان بولشي تيخا خام حيزي كيش بخير سنة كرة أولاد بيغمبر الرؤية ويني مستراوكي بيسر وناكاي تيانية خاوينية بويقو أدا لبرشاو دا كوي بنش خلاني بيرادي يجيب أخوة ما حيتشين يمر قواعيزة تو شيعي خاص نبوي تو ناسيوناليزم نبو مو إيروني هستيم قواباو دادي بإيراني هر حيز بويد هر قايرياك بويد جاكش بدر دادي إسرائيل أكا وقمتو أمريكا أكا وقمتو خودك يتقم خوتو بيعار بيننگ رقاص حرام زلا دروزن دولة إيراني إجيت شازده قواد پهلوی إجيت اشغالگران 57 يعني داقل كران 57 قواد محسنة إجي هر كسيك هل يوخستو لقل إسرائيل بو زبط مالي أكين قحب باكر زا پهلوی او چو نتواني زبط مالا تو بكا اشغالت قرر تو نتواني زبط جيانو مالا او بكي بخوتو بقايريا كان الدولة بلو بناو ميقل إيراني دي وزوت عن زيت المقنة او زبط مالكا مالتان ليسيني مالكيتان ليسيني خلق كردوا إنسان كردي اجيت ماليان جانيان مباحة زبطي كان مباحة زبطي كان قواده كان بارتي قواده كان يكيتي قواده كان كومالو ديمقراط قواده كان بكاكا قواده كان دولة إيراني جانيان ماليان مباحة زبطي كان قواده كان أوقاف قواده كان سلفي مباحة بناو خوا بناو بيغمر مزقود دوغو كردنو قنقموكي دروسيان كردكا سوارقنيان بون حلالة تال ريشيان بكنن وباي من أي قرمستو طال الرجال قوادانا بكن خشتك لكاخ بهش دروزكن محمد المصطفى لبارم تيدر بيرن خوال زندان آزاد كن هرتن بو كواتا اما سآرايش جنگي والقرام مردي موجود نيه پیای موجود نیه شاه علی مردان موجوده تو مالا شاه علی مردان يقنر واقعا كوادي من شاه ناوين مخو من برزمل قوريك ناوين مخو قشنگه بس استي وديتان آين كردان چوغا تماما بهاكان وفزيلتكاني هاوردو شكاندي منوبوليا كيشكان هذا ربخس كشتي قمره هذا برامبر ايوه كورنا من بيش برقم نتو قمره الجير بردي خريكي مقنوكاكي تو بيش مرق نكوتي قونا خويا كزدتو ناترسي بيش مرق كوتقم خليكش تقشنيكا او نبباكو بجرقو قولوي بيت برا أجل واقعا كوا دي كوا خويري كوا إمش قبول ما نكردو واقعا أمانة بيش مرقان إي كاشف وعمل هاد أما لبن برد خوشاروي سوارقني يكتري لبطالي بوغن
درۆنی شەکەنەقنیان وەکو هرچ پەلاماری داگەسە ئەو کەژووکێوە تەنها خاترێ لە پێشمەرگە هەسی ئەمەسە وەختێ گەرەکی و دەفع حاجەت بکات دڕک ئەڕی وەقنیا وە بەردە تیش قنی پاکۆ کردگەسە و زەجی کێشاگە محیتە زیستیشی لە قەندیل کەسیف کردگە کاورای ئەکۆلۆژیست بۆی گوو خوێنە حیش کوێرمانی کرد کاورای بەرازە وەرچ ئەیشیوت کڵاشینکۆفم وا پێوەم کڵاشینکۆفە شەڕەکەم ڕۆژە خۆی هاتە بەر و دیمان نەک شەڕ ناکا خەریکە ئەی هەسوێتە خۆی وە وشکی ئەمیشیە پێ ناکرێ ئەمیشیە پێ ناکرێ پەس قەشەنگ و تۆ پێشە مەرکەوتایدا قەشەنگ و شەهامەتە بوایە یەکتەنە لە مقابڵە دژمنا بوێسیایدا قەشەنگ و بەرز خۆتە بووتایە ئاگەیان تەمامە چەکیدەیەم عرفانە ئیسلامیە کەسێکە بەناو باویزی دەبەستانی ئەتارە نەیشابووری قنەرەکانە عرفان بازە ئەقلیمە کوردستان گوێتان وا پێوە شنەوەندەگانە عەبدولکەریمە سروش و عەلیە شەریعەتی گوێتان وا پێوە خەمزەکەرە حیزەکانە کۆڕە عرفان بازی گوێتان وا پێوە وا تۆ هیچێکە لە عیرفانیە بیدەیتە دەرۆ مەولەوی مەولانا جەلالەدین محەممەد بەلخی سەرلووتکەیە ئەمانەسە مەولانا چیژێ بی هەمەگان بەسەر شەوەت بی تۆ بەسەر نەمی شەوەت مەولانا 2000 نەفەر دانیشتگە وایژن سەماکە حاڵی لێ هاتکە ئەدەیە کتێوە دەستی خەریکن ئەینووسن ئەمە حاڵە مەولاناس حاڵە ئەوە لسلسلة ئاگرێکا کوالە وجودیا بۆ معشوق بۆ ئەو کەس ناوێنێت ئەم گشتە بەرازە دانیشتکە سەیرە ئەمە ئەکات خۆی هیچ گوێ نییە سەیرە ئەمە ئەکا هەر ئەمە ماگەسۆ هەر ئەمە بەرجستەکەیانە باوای هیچ گوێک نەوگە ئێژێ مەولانا فرە مهمە مەولانا ئەم وە بەشەر حساو ناکات مەولانا خۆی سەروەرە ئێژێ بی هەمەگان بەسەر شەوت بی تۆ بەسەر نەمیشەوەت بێ تەمامە ئەم قنەرانە دنیا بۆ چێتە سەرۆ بێ تۆ دنیا ناچێتە سەرۆ داوغە تۆ داوڕەدین دلم جاوی دەگەر نەمیشەوەت کورە حاڵە خۆیەسی خۆی فرەداگەسە بەردەمیان خەریکەتی هەڵدانە گشتیانەکات ئیستەیچە تەمامە ئەوجە قودرەتە ئەمانە ئەم ئینسانە تایبەتە سەر کە خۆی گڕێت هێبوو گەو ئینسانە گەورەیەکە منسوورە حەلاج وتی ئەنە الحەق چەند مەردە حەلاجە منسوورە حەلاج وتی ئەنە الحەق وتی من خوام گرتیان پێسیان وە زیندگی کەندۆ پێ ئەکەنی باویزیدی بەستامی ئێژێ پێ ئەکەنی ئەتارە نەیشابووری ئێژێ پێ ئەکەنی وەختی پێسیانە کەندۆ یەکێ پرسیەوە بۆ واکەی بۆ پێ ئەکەنی ئام خەڵکە بێ شەرەفە خەریکە پێساکەنێ ئێژێ ئەم خەڵکە کەرە نازانێ ئەمانە فکرەکەن عاشق خوا یعنی منم پێسە من بۆ خاتر خوا یعنی خۆمەگرنەوە کەرە ولی عاشق منن عاشق کەرن منسوورە حەلاج ئەمێنێتەوە ولی ئەو خوێڕیگە لە فاسدە نامێنێنەوە کەس نایان ناسێ منسوورە حەلاج نێ لە پێگەیە ئەوامە مەولانا دانەنیشتکەتەکە ئەم مردمە مناقشە بکە گویا ئەم مردمیشە عەقڵێکیشیان هەز کورە مردمە سەدبابە نەزانێ عشق چییە نەزانێ گڕ چییە نەزانێ تاو چییە ئەمە مەولاناس حاڵی لێ هاتکە مرده بودم زنده شدم گریه بودم خنده شدم دولت عشق آمد و من دولت پاینده شدم گفت که دیوانه نه ای لایق این خانه نه ای رفتم و دیوانه شدم سلسله بندنده شدم کاورای کاول اول مولانا قومیاگە ئێشێ گەورەوی تا بتوانی چارە سەخیفکەی سەخیف تێ هەڵدریاک گایریاک چارە تەبەقەی حاکم نایکا لاکە ناخوونی گەرەکە گەرەکیسی وەختی سواری ئەون تۆزی وە سورعەت سواری بوون نانیشی گەرەکە
چڵم و مۆخیشی قاتی کردگە خستنە جاکەشەکانە دەوڵەتە ئێرانی وا وەختی وتم ئەرباب ئەمریکایی دەخاڵت نەکەی سەگ باوک بێشەرەف دەخاڵت نەکەی ئەمە کارە ئێمەش دەخاڵن ئەوە بەڕاستی ئەڵکی خەڵکی ئێرانە بیخاتە خوار و دەی چۆن ئەڵکی خەڵکی ئێرانە چۆن یەخاتە خوارە گەوا باوک مە تۆ نییە خەڵکی ئێران مەگەر تۆ نییە تۆ حیز ئەو گەوات چۆن یاخین ئامەدیەتی خەڵکی بەڕاستیەوە ڕووین خۆمان ڕوتەوەکەین و دەی خۆت ڕوتەوەکەی تۆ چ بوویەکە خۆی ئێمە خەڵیکە مبارزەکردنی یعنی چی خەریکە مبارزەکردنی چیەکەی دانیشتووە دیارە ژنێکی سپای پاسداران و دەسپەڕ لێدەی تەقلە لێدەی و سەر دەست و ئەڕۆیتە ڕێوە گمێزەکەی تۆ دیوارە کەڵامتەری چیەکەی مبارزەکەی 20 دەفە ئەنووسی مەرگ بە جمهوری ئیسلامی یەخیتە گیرفانە 50 دەورە زرێبار هەڕاکەی مبارزە ئەکا تۆ ئەزانی مبارزە چییە شێزانی لە کێ بەی لەکوێ پێگەی قودرەتی وا لەکوێ بڕینەوە ئەسڵ حەبسێنی بەی لەکێ کوێ دەقیقەن بەی لەکوێ و ئێمە ساڵ هەست خەریکی خەباتەکەی گەوە باوکە یعنی چیەکەی دەقیقەن دەستپەڕەدەی چوار قامەکەکەیتە ناوە کونالوتە وەسەر و ئەڕوویتە ڕێوە قاچێکە هەڵەکەی قاچێکە داکەی دوو خوێنەکە واکەی 5 دەفە قنگە فلاشەکەی لە پشت و ئاوا نیشانی ئەدەی چیەکەی مبارزەکەی دەقیقەن 20 دەفە مەتن مارکسە لەبەر و خوێندگەس و کچە اتفاقێ بکەوێ چی ئەکەی کە مبارزەکەی کەرەکەر مبارزەکەم مارکس کتێوی نووساگە 3 جلد معرفیەکە سەرمایەداری چییە وەختێ دەستپەڕەکەی لێش لەوێ تەواو ناوێ ئەو دەخاڵت سەرمایەداریە وەختی ئەڕۆیتە ناوە ڕخت خاوتەکە دۆسەکە تا ژنوێ یا پیاگوێ بۆ تەواو ناکرێ لێ هەڵناسی ئەوە سەرمایەداریە وەختێتە کە براکەت و باوک تا ئەوێتە شەڕ ئەڕۆیتە مەحکەمە ناتوانن یەکتریتان خۆشگەرەکەی ئەو سەرمایەداریە سەرمایەداری ملیۆن نمودی هەست سەرمایەداری یەک ماشین یەک سیستەمە دەروون ڕۆچووگە کە تۆ کانونهاوی پەدیداریەکەی نازانی تا بڕی لێی بدەی لاچێت بەچکە فاسد یعنی چی مبارزە ئەەکەی دقیقەن بێژە بزانم چۆن مبارزە ئەەکەین دەی جەنگ چ شکلیە بەزمە جەنگ چ شکلیە ئەدەبیات جەنگ چ شکلیە تو ئشی جەنگ بکەیتە دروسە کاورا لەو پێگە بێریتە خوار دروسە نقاط قووەتی وا لەکوێ من ئەم حیزە کوردایەتی بازیان مەگرت نقاط قووەتیان لەکوێ بوو کوردایەتی کوردی چکواوە دسمان و شەڕەکەین پێشمەرگەین من حەل لەمەگرتنم دابێرەگا کوردی جدەن دادی کامەسە چۆن کوردی ئەوەنی دەبە قوپانەکەم بە پێخشتەکەکەم فرەشۆڕە ئیتر چی ئەوە نییە و جەمعیەت ئێژم حەشیمەت ئەوە نییە و ملاعبەت ئێژم گەوزاندن واقعان دەی ئیتر چی دووت بڕاستی و داوای مافی زوانەکەین واقعان داوتم بێرە تۆخمە سەگ دابێراگرا تو هەر نازانی تەمەدونە کوردی چییە هەر نازانی جەهانە کوردی چییە خوێڕی مانگای فاسد لە پێگەی گای یاکدانیشتێک تۆ پێشمەرگەی تۆوە پێشە مەرگەکەوی تۆ فرە شوجاعی تۆ فرە دلێری قنگەر زۆرمان قوربانی داوە چەندێکە قوربانی داوە قنگەر و حەوادەسە ناو جادەی ناوی تو 300,000 نەفەر نەخێر ڤیەتنام بوویت یەک قەڵەم 3 ملیۆنە کوژیا ڤیەتنام بووی زۆرمان بەها داوە لەکوێ بەهاو داوە چ بەهایەکت داوە تۆ قنەر هەرکێ دەسەبوون و بەڕاستی خەڵکی ئێمە زۆر بەدبەخت و فاسۆلێ ئەوێت و نەمانگەرەکە ئاوارە بووین و تۆ کەرکووک جێتێڵی دەرەچی قەحبە باوک لەبەرەوەی شەڕ نەکەی دەی ماڵە دنیا یا بوو غەرەزە یا بوو مەرەزە تو ناسیۆنالیزم دروست ئەەکەی ئینسانەکان خۆ بە قوربانی بکەن باوەڕەکەی ناسیۆنالیزمە نەداشتەیە حیزە ئێوە قن تێڵێت و سیلیکۆنی تێ بکەن کە بیگێن
ڕۆڵەی بتۆ پەرچەمە حیزێکی دانیاگە تۆمارە هیچ حەماسەیەک نییە پێناسەی قنە دڕیاگێسی خاسم گرتن دیتان هیچ ئەرزش و بەهایەکیان پێنەوە بەڵێ قارەمان بوو شتە قەشەنگێکە تفەنگ بگریتە دەست و بزانی چۆنی بەکار ئەوەی قەشەنگە شەهامەتت بوێت یاخیە دنیابووی قەشەنگە کورە جاکەش بدە کەوت کەسە بەیتان حەفت کەش و حەفک و جاکەش لە سنە و لە سەقز و لە مەهاباد دەرچووی وەکو قەحبە چووگیتە زەڕگوێز قنگە کردگەسە ناوە ئوردوگایە وردە تس لێدەی زاتی نییە دەمکەیت و 50 ژنەکەتە بۆ ئەگێن زاتی نییە دەمکەیت و قەحبە باوک واقعەن تۆ فەزیلەتیشە هەست بخۆ پێشمەرگە فرە موهیمە هیچ گویە نییە گەوا باوک مهم ئینسانە گەورەی یاخیەکە کە لە ئەوجە گەورەیە خوایە هەرچی فەزیڵەتە پێی قەشەنگە من نەموت قەشەنگ نییە تۆ شەڕ بکەی وە شەڕکەروی باکە وە فەڵەک نەوێ من نەمدی تۆ لە توو لە عومرتا فیشەکێ بنی تۆ سەر فەرماندەیە گەوادت واگەرێکێ بکاتۆ قومتۆ وا سوارە ژنەکە بووگە وا جاکەشە ئێران و عێراقە وا ئاش بەتاڵە بۆوەکە وا فەرمانە پێدا دەرچیت نەمدی دیم پس تا ئەگرا ئێمە زانیمان کە مهمترین بەزمە ئەم جەنگە ڕۆیشتن وە لە جێگەی حاکم و ئینسانە سەروەرە کوردی قرارگرتنە ناسینە پێگەی قووەتە ئەو دوژمنە سەواردی ئەدەی ئەویش چییە؟ ئەم بە تەنها ئینحسارە توندوتیژی نەگرتگە پارەی نەگرتگە ئەمانە کۆنترۆل و ئیدارە ئەکەن ئەو بەر لە ئەمە انحسار و مۆنۆپۆلیە بەهاکان و فەزائلەکانی گرتگە کە هیچ کەسێ نە فەزیلەتێکی هەست نە بەهایەکی هەست خەڵک لەوان گایریاکتر ئەوان لە خەڵکی گایریاکتر خەڵکێکیان دروست کردگە وەکو خۆیان ئەم گایریاک ئەو گایریاک حەزیژەکەن و یەکتری تەکمیل کۆنەندەیە یەکترین حاڵ گشتیان بشیون جەهانە کوردیوانیە جەهانە گەورەی کوردیتان بن بگژیان و نابودیان کەن بێشەرەفانە چۆن نابودەون وەختی ئەفامن لە بەردەمە تۆیە ئینسانە سەروەرە ئەو قنەرە نە شخصیەتی هەست نە بەشەرە نە عەدەدێکە نە مەردە نە پیاگە نە جێگەی ڕێزگرتنە هەر قسەی کرد بێژە دوو خوێنەکەت کەرۆ خوێڕی بزانم قنە چەرمەگە یانیە دوو کولیچە بەنە دەستیانە بکەن و قنیانەوە باوەڕکەن واسە ئەگرا سەرزەمینە کوردانە جێگەی ئینسانە گەورە هەست جێگەی قنەر و منەر نییە حاڵیتانە پەس لەمە بەدوا کە ئەڕۆنە ناو و بەزم ئاوا دەست پێکەن جا ئێستا وەختە گەرەکتانە بڕۆنە ناو مەیدانە جەنگ هەر شعرێکی غەنایی کە ساز و بەرگە جەنگتان پێئەدات و دەروونتان ئەکوڵێنێت لە پەیوەندیە بە ئەم سەرزەمینە لە عشقێکە بە ئەم سەرزەمینە و بە گەورەیە خۆتان هەستان لێی ئەدەن و ئارایش جەنگی ئەگرن ئەوە بۆ ئەوەسە بۆ ئەوە نییە مەم کۆڵانەکە فڕبەی تا هەوا بۆ دەوڵەتە ئێرانی پانیۆکەیتەوە
أها ملايق نرى أوقاف ها سلفي حيز أها علي قرداغي قايرياك هاي لجنة فتوى جاكش أها من ببزمة خل برقية بزمة جنگ عثمان أها أو خواتو فاسدت كرقة أو قرآن واتو فاسدت كرقة أو حديث واتو فاسدت كرقة جاكش أها من بما إنسان سرور كردي دروس أكم لبراهم برا قورة ترين دجمناني كاك إيوه معرفيتانا كر مشتيق نرم درهاورد من آمدانه اجم قنر كورا قنره كورا زمان احترامي بو كأو فزيلة بهاني كبحثية كرد بي وديار بو ومن يشمو الشوبيلا تو انسان مهمة كي الشوبيلا قشنگة ارتودوكسية كد الشوبيلا ريقي شهادت قشنگة جاكش پدر آدرم بودخست تو اسن نظري كنية تو عدديني مرجع خومم انسان قوري كردي خومم من ايجم تو خاصي يا خراوي لذا تو لبرشاوة من قنري بمعناي واقعية كلمة قنري بمعناي اولا الشيء تناوم معقدد بمعناي اويك الروح تكونية تو هالروح الدنيا قاعبة باوك هالروح الدنيا تو هاللشي روح الدنيا لشي شبو قسمله ها وسجرت مان حالي تنبو أزاني من توم لك شو قلت جمين تو إنا قلت جها تو شويت بمغلطية دزين بهاء فزائل سوار ملع عوامك الأنعام بويت توي حرام زا توي بي فضل توي بي بهاء توي بي الشرف توي بي الروح توي قايرياك توي دوزن توي دخزار توي هاوكار كانون قلم آمره توي دوس كرياغة دس أرباب توي جاكش من شي بيت كرت من حاتم لسروا اللود كيف زائل ويسيام وتم محمد المصطفى خيلي قشنبو محمد المصطفى وقتي لقارة حرا هاتا درو يقنا فربو لقارة حرا دنقي كي بيستهزارش واصصال بيش لو قرماي عربستان السعودية واسبليت نبو وتي اقرأ باسم ربك الذي خلق بس خوي شاهدي خوي بو هات خوارج شونا وقبائل وحشي عرب شونا ومركز التجاري مكة وتي قشتتان كافرين وتي اندابو الندي تأجداد حيزمان وتي قوة قوريان قشتيان كافرون وتي خواكان من وتي الريامة سردم خواكان تان قشتيان باطلن بوتن محمدياك نفربو اعلان الجنگي كرد بر عليه قبائل عرب توتا ايان بو كرد مسخرة يان كرد وتيان مجنون الشيطة بهلول زاوتي ون زاوتي يقدانه آمیان ماچان بالول دیوانه که دیوی تو دانابو مرکب نمیدن گردون رانابو جا بالولجی اوات یاران ایم دیوانین اوات یاران هنی مگیلین ید یک شاران تازین دکرمی آین کردن خداکانین خدابون انا الحقبون خوب خدازانین پیای گوری گرکه مالتون یه خمزه کره رجبویه کره گایریاگ پیای آواتو ناتوانی لبران بریا بویسی چقو در بیری چقو گا قاتا قنوکو کاور سره و بره کراحی زقن سیلی کنی قشخه نکر خالد بو محمد المصطفى محمد بو بردیان تیگرد تفیان تیگرد مسخريان كرد جن يهودي خولكواني كرد من السري شار ودريان كرد خستيان الشعب أبي طالب سروة خديجي مسرف كرد ملكيان كرد توتأي كشتنيان كرد محمد نجوى دواوة
چووە مەدینە کاروانەکانی گرتن زەبتە ماڵیانی کرد داراییەکانی لیان سند و کوشتنی باوک ساحیوانی کەرپیەوە بەست فتح مەکەیشی کرد گویشی دەرخواردان گشتیشی وتیان ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەد ڕەسوڵ الله وتی بۆیشم مهم نییە لە ناوە دڵێکی گویەکی هەرەوەنەی شکاندمت وتت ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەد ڕەسوڵ الله خەمزەکەرە برۆ حیز گەوا باوکە ئەولەتی فرجاکەشە مزگەوتە دۆزەخ دەواازەکانت دۆزەخ بووەسن هەرچی شەیتانە مادەر قەحبەس والاگرا ئەمە شێکسپیر وتی جاکەش پدەر مؤسسەیە لە مسر گەوادە لە تۆ جاکەشتر لە عەرەبستانە سعودی گوێرەکە خانەیە خاندانە فاسدە سعود تۆی کردگەوە جاکەش تۆ ئۆسای محەممەدی محەممەد بۆ منی دانیا بە تۆ مسادرەی نەکەی ها بەناو پێغەمبەر ئیسلام گو نەخۆی ها پێغەمبەر ئیسلام مڵکە تۆ نییە حەپە حەبکەرە دەور و بەرە قمت و مشتی عەوامە گەوا و باوکە شوێنە قنگە خۆت خستن قنگە گشتان نەدەڕین ها خوا مسادرە نەکەن ها انحساری نەکەن ها کۆی لە تەحویل نادەی ها خوا بە ئێمە ئەقڵی داگە تا ئێمە لە خەتەرا تێپەڕین تا ئێمە بتوانین مەسیرە دروستە ژیانمان بەرەو فەلاحەتیت بەلەو گەیشتنە بەلای خوا بڕۆین ئەم ئەقڵە وەختێ پەردە لێ هەڵگرت وتی من کوردە ئاوشق مەست و خەراوم تۆوە عەرەبی مەی جواوە چاوە سەر بپوش دیدەی دڵواکە ئەو جا قودرەتە حەق تەماشاکە خوێڕی لە جوزە لە جوزە فڵتەفڵکەرە قنەرە ناوە مزگەوتە ڕۆژە جمعە تۆ نازانی چیش ئیژی لە ڕۆژە جمعە مشتێ خەسیاگە گایدیاگە فاسۆلیا خۆرە تەجاوز قبولکەرە دنیا دروست کردە سەک پەدەر هەرچی محەممەد زەحمەتی کێشا تۆ بەربادت دا قەومە لووتە دروست کرد قەومە عاد و سەمود دروست کرد تۆ دروستە کرد جاکەشت لەسەر نظامە سڵتە تمام کاکی جان متوجه بوین؟ ئیسە متوجه بووین تۆ چیت کرد کە ئەم مشتە فاسدە درۆزنە بێدایک و باوکە گەڵگەنی گەحیستە دەرخست انحسارە فەزائل و بەهات لێسەندن و دەرخە زەمانە قنەرن تۆ لەو بەهای گەورە کە خۆدویسیاگی لەو جەهانە کوردیە کە خۆدویسیاگی تەمامەمانە توێنی تۆ ناسیۆنالیزم قەشەنگە خۆوە گەورە زانین قەشەنگە کۆی لە نەبوون قەشەنگە بە شوێنە ئازادی چوونە ئازادی بە قەوڵە هەگرت جەوهەرە خوداست جەوهەرە مطلقە بە قەوڵ ئینقلابە فەڕەنسا ئازادی عنسرە ئیلاهیە بە ئینسانی داگە و ئینسانێک کە ئازادی نەوێ ناتوانێ بڕواتە لای خۆدا قەشەنگە دەستەمۆژێ دەستە بێگانە نەبوون قەشەنگە فەزڵە ئامادەی مەرگ و بەهای مەرگ بە دوژمندان خەیلە فەزیلەتە گەورەیەکە شەهادەوە ماڵە شەهادەتن کۆنە قنگەر معلوم نییە بۆچی چوویوە مەجبوری فیشەکێدایە لای قنگە تۆپیاگی تۆ ئەوەی تۆ وە ئارمانێ بەرەو پیرە مەرگ بشید هەمە لام بچەوتی ئاش بەتاڵ پیاکتانتیانە و فیشەکێ بنێتۆ قنیوە بەچۆ جەمی کە وە خۆت و کوژیاگەکان تۆ سەخیرە کاوە لە بەهائم ها دەرکەوت لە ڕۆژە تەنگانە دەرکەوت حیزە کوڕە حیزن بێڕۆحن فاسد کەواتە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ چی کرد مۆنۆپۆلیە ئەرزش و بەهاکان و فەزائلی لیان سەندۆ من دەرم خە سەپای پاسداران مشتی قنگەرە ئورەییە بێدایک و باوکن
وا وەختی شارە ئیستعمارەکانیان دروستەکرد مشتی جندەی قەرەچیان هاورد ئەو وەختە کاندۆم و پرۆتێکشن نەبوو هەرگانێکیان کە ئەدا دووگیان ئەون ئەمانە تۆخمە ئەواننە ئەمانە تۆخمە ئەواننە نە تەباریان هەست نە ڕیشەیان هەست نە ڕۆح گەورەیان هەست نە ژنیتیکە تاریخیان هەست تا بقڵێ دەرونیان بقڵێ بێتە سەرەوە ئایستە دیتان مێڵن محەممەد تەنیاوێت مێڵن بەناوی و فەسادکەن مێڵن بەبارم تەبیگرن لە مزگەوت و لە ئەوقاف گەوادە مەسعودە بارزانی و جەلالە تاڵەبانی حیز و حکوومەتە گەوادە ئێرانی مێڵن بەدەستێ مشتێ جەڵقی و فاسد و قنەرە حکوومەت وڵاتانە عەرەبی و ئیسلامی مێڵن مێڵ ناغیان خوایان لە سیاچاڵ زندان کردەگە جا ئەمتە کلیان سند ئەو وەختەوێنی ڕوت و قوت دانێ قنەری ڕیشڕەنکەری دەرپێ کورتی فاسدی گوفرەکە لە بەقاوڵە وێسیاگە پەخی لێ بکەی کون نییە پیا بڕوە دایەوە خۆش